باس لەو جادۆ سحریانەکەین کە بەهۆی توانین لە مودانی مناڵەکانمان پارێزین و لە هەمان کاتە بەشێشی پراکتیکی پێتان بۆتان باسەکەین کە چۆن لە مودانی مناڵەکانمان دەشۆین و لە هەمان کاتە ڕێنمایەکانی حکوومەتی بەریتانیاتان پێڵین بۆ پاراستنی لە مودانی منداڵ لە خوار تەمەنی 3 ساڵیەوە لەگەڵ من. بۆ شوشتنی ددانی منداڵ ئێستا من لەگەڵ کچەکەی خۆما کارەکەم دیێ لەو کاتۆی کە تەمەنی 6 مانگ بووە کە یەکەم دانی دەرچوو لەو کاتۆ دەستمان کردو بە شوشتنی دەمودانی ڕۆژانە دووجارە. من هەمیشە پێشەوەی کە دانی کچەکە بشۆم ددانی خۆمە شۆم لەبەرەوەی کە منداڵ بە سروشت منکایانێکی یاسای کەرەوەیە بە بۆ شوشتنی دنانی منداڵ لە خوار تەمەنی 3 ساڵەوە جۆری فڵچەکە زۆر گرنگ نییە. ئەگەر نەرم بێ باشترە خۆگەر هی مناڵان هەیە لە بازارە پاشی کە بە کەمێک ئاو فڵچەکە دەشوینەوە بە قەبارەی دەنکە نیسکێک هەویری دانەکە خەینە سەر فڵچەکە بۆی وا باشتر لە بەردەمایە بێ لەبەری منداڵەکە خۆی دەبینێ و حەزی لەو یاری فەرتەنەیە. ئەگەر چی منداڵ زۆربەی جار دەیشات سی تەکنیکی دانشوشتنەکە بکەن مەرج نییە زۆر ورد بێ تەنها ئەوەنەی هەویرەکە لە دانەکە بکەوێ بەسە. زۆر باشە بێکۆ بیشۆین. شوشتنی ددانی منداڵ مەرج نییە تەنها لە حەمامیانە لەوشانە بۆ نمونەیە سێمە لە ژووری میوان دانیشتوین ددانی کاکیارۆ شوین کە یارۆ کوڕی یەکێک لە خۆشەویستترین هاوڕەکانمە بۆ شوشتنی ددانی یارۆ تەمەنی نزیکەی 8 مانگە تەنها 2 ددانی هەیە. زۆرجار خەڵک پرسیارەوە کە کالە تەمەنە پێویستی بۆ دەمودان شوشتنە بەڵێ لەگەڵ دەچوون یەکەم دداندا پێویستە دایک و باوک دەست بکەن بە شوشتنی ددانی منداڵ. لەم تەمەنەدا چۆن دانەکە دەشۆین بە قەبارەی دەنکە برنجێک زیاترنا هەویرێکی ددان کە 1000 ppm فلۆرایدی تیاابێت دەخێنە سەر فڵچەیەشی نەرم و پاشەوە چی دەکەین لە بەرامبەر ئاوێنەیە ددانی دەشۆین بۆ لەبەرەوەی کە منداڵ حەزی لێ لە ئاوێنەیە خۆی ببینێ. ئەگەرم ئاوەیە کەمێک گەورەتریش بێ باشترە بێ بەڵام نەم قەبارەیەشە هیچ کێشەیەشی نییە. ئاوێنەکە ڕۆکەینە منداڵەکە تەنها بۆی کە منداڵەکە خۆی ببینێ و کەمێک سەرقاڵ بێ بە ئاوێنەکەوە بێگومان لەو پێش دەستمان شتۆ بۆی کە دەستمان پاک بێ تەنها بە حاڵ لێوی هەڵەدەینەوە هەر ئەوەندەی کە هەویری دانەکە لە ددانی منداڵەکە بکەوێ. ئیدی هیچی تری ناوێ ئەگەرچی لە سەرەتاوە ئەم کارە منداڵ بێزارەکە ئەوەکەوەی کە بینیتان بەڵام پاش ئەوە هێدی منداڵەکە بە کردداری دەموددان شوشتن ڕایەت و ددانەکانی بەم جادووە سەحریە کە پێی دەڵێن دەمودان شوشتن ڕۆژانە دووجار ڕادێت. کۆتابەشی بەرنامەکە دەقۆزمەوە بۆ باسکردن لە ڕێنمایەکانی حکوومەتی بەریتانیا بۆ پاراستنی ددانی منداڵ لە دایکبوونەوە هەتاوەکو تەمەنی 3 ساڵ. وەرە دیە وەرەوە بەرنامەکە تەواوکەین. زەی مامەکە ڕێنمایەکانی حکوومەتی بەریتانیاوەمان پێڵێن کە لەگەڵ لە دایکبووندا پێویستە دایک شیری مەمکی خۆی بدا بە منداڵەکەی لەبەری مناڵەکان و بە شەڕ و هەرایان ناچارم بە تەنیا ڕێنمایەکان تەمە باسکەم و بەرنامەکە تەواوکەین. ڕێنمایەکانی حکوومەتی بەریتانیا کە نیوترین ڤێژنی ساڵی 2014 دەرچووە ئاماژە بەوەدا بۆ پاراستنی دەموددانی منداڵ لە کلۆری سەردەمی گوڕووگاڵ وەرە نەخۆشەکانی تری جەستەوە و بۆ پێگەیاندنی منداڵێکی لەش ساغ و تەندروست پێویستە لەگەڵ هاتنە دنیای منداڵدا دایک یەکەم شت شیری مەمکی خۆی دا بە منداڵەکەی و هەتا تەمەنی 6 مانگی منداڵ جگە لە شیری مەمکی دایکی هیچ جۆرە خواردن و خواردنەوەیەکی تر پێی نەدرێ و هیچ جۆرە شیریشی قوتوی پێ نەدرێ. لە پاش تەمەنی 6 مانگی و وردە دەستکرێ بە پێدانی خواردنی تەواوکەر بە منداڵ پێویستە ئەم جۆرە خواردنە تەواوکەرانەش شەکریان تێ نەکرێت و هەروەها لە کڕینی خواردنە تەواوکەرە خێراکان کە بە حازکراوی لە مارکێتەکانە هەیە دوور بکەونەوە. پێویستە لەگەڵ دەرچوون یەکەم ددانی منداڵدا دایک و باوکی منداڵ دەستکەن بە شوشتنی ددانی منداڵەکە بە بەکارهێنانی فڵچەیەکی نەرم تایبەتی منداڵانە لەگەڵ هەویرێکی ددان کە 1000 ppm فلۆرایدی تێدا بێ. وا باشترەکە منداڵ لە پاش تەمەنی 1 ساڵیەوە بۆ یەکەم جار پزیشکی ددان ببینرێت. هەروەها ئەگەر لە حاڵەتێکە منداڵ ناچار بوون کە شیری مەمەی پێبدەن شیری قوتووی بە مەمە پێبدەن
پێویستە لەم کارەدا دوور کۆنەوەی کە منداڵەکە بە مەمەشوشەیەکی پڕ لە شیرۆ بخەنە جێگاوە. پێویستە منداڵ لە دوای تەمەنی 6 مانگیەوە هێدی کووپ یان پیاڵی پێ بناسێنرێت و لە پاش تەمەنی 1 ساڵیەوە بە تەواوی شیری قوتووی لێ ببڕێتەوە بە شێوەی مەمە و تەنها بە کووپ یان بە پیاڵە بە منداڵەکە بدرێت. بۆ هیوایی لەم بەرنامەدا سوودێکی باشتان وەرگرت بێ. پاشەوەی کە ددانەکانی خۆشم دەشۆم دەڕوون دەنوم. بۆ هیوایی کە ئێوەش ددانەکانتان بشۆن و ددانی منداڵەکانیشتان بشۆن.